کە 2014 کە داعش هات داعش کەس نەدەیزانی داعش چییە یعنی مەزهەبیان چییە. بارودۆخی مەسیحیەکان لە کوردستانە بە تێگەیشتنی من دابڕاو نییە لەو بارودۆخەی کە مەسیحیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و لە عێراق بە تایبەتی ڕوبەڕووی دەبینەوە. کۆتا وەک امتیازێک درایتە بۆ ئەمە لە دەرگا بەڵام لە شوباک دزرایتەوە لەمە. ئێمە لە باوەڕمان بەوەیەکەوە نوێنەرێکی ڕاستەقینەمان هەبێتن. معانەتی ئەم خەڵکە بیگەینیتە ئاسی دەسەڵات.